ئێرە ناوچەی باسمانەیە، ئەو شوێنەی بەشێکی زۆری هاونیشتمانیانی ڕۆژاوای کوردستان و ئاوارەکانی سووریا لێی کۆبوونەتەوە لە ئیزمیر بۆ ئەوەی لە ڕێگای دەریای ئیجەوە لەلایەن ئەو قاچاقچیانەی لەگەڵیان ڕێککەوتون بەڕێ بکەون بەرەو وڵاتانی ڕۆژاوا. خودێک و ئیرۆ ئەم قامشلۆ مابانم ببرابان چێتر بوو ئیرۆم سەر سکاکە ئیزمیرە لە عەردێ درازن و عالم دەچێت بەحرێ دەخەنقێ بڕاستیش مەر چێتر بوو بەس بیرغمی ولۆژی چ شتێکی مەستر هەبوو لێ دێ مەرە نەقەدا حەتام گەهانە بێ مەرحەلێ یعنی گەلێک ئەم زەحمەت بین حەتام دگەنا بێ درێ وریا بەحرێ گەلکی زەحمەتە ڕیا بەر لە یونانێ هەبوو ئەستەمبۆلێ هاتە گرتن ئەڤا بەحرێ بەرما هاتیە گرتن وتەڤی ڤاقەت شتاژی ئەم مڵەتێ بێجا ئەمێنە سەر سمسارە و مهربە واژی ئەم vê وڵاتی خواردنە یعنی عالم دەردکەوێ $1000 $10,000 ئێواناگەکردنە 3000 و 4000 یۆرۆ خەلکێ مهرب سەر حسابێ مڵەتی عراقی ئێ غەریبیە تێ سەروادە و سووری یعنی سەر حسابێ مە ڤاقەت شتاتکن لور خوی نامەتخون ڤر خوی نامەتخون. لە ئیزمیر ناوچەکانی چەشمە و بۆدروم ئەو شوێنانن کە بۆتی پەنابەران دەگوازنەوە بەرەو دەریا کە لەلایەن قاچاقچیەکانەوە بەڕێ دەکرێن. لە ناو ئیزمیریش هەر پەنابەرێک سەرقاڵی کڕینی یەلەگی مەلەوانی و مامەڵەکردنە لەگەڵ قاچاقچیەکانی ئەو ڕێگایە بۆ ئەوەی بە کەمترین نرخ بیانگەینە سنوورەکانی یۆنان. يعني انت تعرف حاليا في منطقة الازمير هو تجمع تو دزانی نها لە ناوچەیە ئیزمیرێ کۆمبوونا جوانên سووری و عێراقی پێکتێ ji bo ku ji sistema kulwelatê xwe dibînin rizgar bibin birêya hin xalên diyarkirî berê xwe didin Ewropayê biriya Yûnanê helbet gelek metirsî hene bi taybetî li xalên derbasbûnê metirsîdartirîn dever ew navçeyên di navbera Tirkiye û Yûnanê de ne. في كلام يقول انه مقدونيا وصربيا فيها مخاطر لا هذا كلام غير صحيح. بەپێی دوایین ئاماری نەتەوە یەکگرتووەکان بێت لە 8 مانگی ڕابردووی ئەم ساڵ 300,000 پەنابەر لە ڕێگای دەریای ئیجە و دەریای سپیەوە بە شێوەیەکی نایاسایی خۆیان گەیاندۆتە وڵاتانی ڕۆژئاوا. ژمارەی ئەو پەنابەرانەی ئەم ساڵیش لە ڕووداوەکانی نێو دەریا گیانیان لەدەستداوە. لە کاتی خۆگەیاندنیان بۆ دوایین سنوورەکانی دەریای ئیجە نزیکەی 2500 کەسە جگە لە ژمارەی ئەو پەنابەرانەی لە نێو دەریاون بوونە و تا ئێستا نەدۆزراونەتەوە. ئەم ئاوارانە بەدەیان ڕۆژ ژیانێکی نائارام و ناخۆشیان بەسەر بردووە بۆ ئەوەی ئەوانیش ڕۆژێک بتوانن بە ئارامی بژین. حەمەد عەزەدین ڕووداو، ئیزمیر.